بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش براني برز وخوشويست، صلاة ورحمة إخوائي قورتان ليبت. داوای لێبوردنەکەم کەمێک تاخیر بوون، تۆزێک کێشە دروست بوو لەگەڵ ئەو پەیجەی ترا دیار بوو، خوای گەورە نەکردە قسمە کە لێوێ لایفەکە بکەینەوە بۆیە لە پەیجەکەی خۆمە لایفەکەم کردەوە. بەرحاڵ گرنگ ئەوەیە بە ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست شاد ببم لە بەشی چوارەمی خۆرئاوەناسیدا. لە سەرەتادا حەز دەکەم تیشێک بخەمە سەر ئەوەی خۆشەویستانم بۆچی پێویستە ئێمە ئەو مۆزوعانە بزانین، چونکە ئێمە با بڵێن ئەو مرۆڤانێک کە ئێستا کە زیندووین پێویستە لە کێشە سەردەمیەکان بزانین بۆەوەی کە نەکەوینە ناوی. لە هەمان کاتدا ئەوەی کە ئێمەی مرۆڤ لە بوونەوەرەکانی ترە جیاکاتەوە بیرکردنەوەیە. هیچ جیاوازێکمان نییە لەگەڵ بوونەوەرەکانی ترە، تەنها ئەوە نەبێت ئێمەی مرۆڤ بیر ئەەکەینەوە. ئەگەر بێت ئێمە بیر نەکەینەوە بێگومان جیاوازیمان نابێت لەگەڵ ئەو خەڵکانی تر کە بیر ناکەنەوە یاخود لەگەڵ بوونەوەرەکانی ترە. و لەسەر بیرکردنەوە و عەقلیشە ئێمە غەرامە ئەکرێن و پاداشتیش ئەدرێنەوە لە ڕۆژی قیامەتە. وابێ بشزانین لە دوای خۆماندا چی بەجێ دێڵین، چونکە ئەوانەی پێش ئێمە ڕۆیشتن شتیان بەجێهێشت و ئاسەواریشان دیارە. ئەوەی کتێبەشی بەجێهێشتەوە، عیلمێکی بەجێهێشتووە، ئەوەی لە پێناوی خوای گەورە شتێکی کردووە ئاسەوارەکەی دیارە. و ئەوەی کە فیتنە و ئاشوبی ناوەتەوە لەسەر زەویشە بە هەمان شێوە جەنگەکان پێمان ئەڵێن کە چ مرۆڤایەتی چ ئاسەوارێک لە دوای خۆی بەجێهێشتووە. بۆی ئەگەر بێت و ئێمە لەو مۆزوعانە نەزانین، لەوانەیە یەکەمیشن خودی خۆمان لە ناو ببین، دوای ئەوە لەوانەی خێزانمان، سێم منداڵەکانمان، چوارەم نەوەکانمان، پێنجەم و لەوانەیە مرۆڤایەتیش بە هیلاک چوون ببین ئەگەر بێت و لە کێشەکانی ئەم سەردەمی خۆماندا نەزانین. بۆی حەزەکەم ئەم دەردانە ئەو برینانە پەنجە بخەمە سەریان بۆی کە نەکەوینە ناویان. بۆیە لە حەدیثێکی کە حوذەیفە بن یەمانە ئەفەرمێ دایمەن خەڵکی دات پرسیاریان کرد لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر شتی خێرە، یعنی چۆن لە شەوالە بە ڕۆژی بین، دوو شەو پێشەمانکانە بە ڕۆژی بین، شەو نوێژ چۆن نەکرێ، لەیلەتوڵ قەدر چۆن نەکرێ. ئەڵێ کەس پرسیاری ناکرد لە شەڕ. خۆ پێویستە ئێمە چۆن بە خێرەوە خەریکین، ئەبێ بە شەڕیشەوە بزانین بۆی کە ئاگادارین بۆی نەوەک بکەوین ناوێ. بۆی ئەفەرمێ كنت أسأله عن الشر مخافة أن يدركني. من هەستان پرسیارم لێ کرد لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە فیتنەکان چنە، ئەترسان بکەومە ناوی. بۆی ئەم حەدیثە ئەبێ ئەمە وەکو هەدیەکە بەڕاستی میراتێکە بۆ ئێمە بەجێماوە بۆی کە ئێمە بزانین فیتنەی ئەو سەردەمانە چییە بۆی نەکەوینە ناوی. مەخافة أن يدركني، ئەترسان بکەومە ناوی. بۆیە بزانین تاخوا ئێمە کە باسی ئەم کێشاناکەین بزانین چەند کەسێکمان لە ئێمە کەوتۆتە ناوی هەتا زووە بێتە دەرێ پێش ئەوەی ڕوحەکەی بچێشیت. باسی ئەومان کردی باشە ئەگەر ئافرەت لە کۆمەڵگای یاخود لە نێو دینی عەلمانیەتە، کە عەلمانەت دینە ئاگادار بن، هەر کەسێک مسڵمانە، مەسیحیە، یەهودیە، زەردەشتیە لە ناو دینی عەلمانیەتە با نەڵێ من ئەو دینەمە، نا تۆ دینی عەلمانیەت. عەلمانیەت بەرنامەیە، یاسا و ڕێسای خۆی هەیە و هەدەف و ئامانجی خۆی هەیە و تەشریع و کتێبی خۆشی هەیە کە ئەوڕۆ هەموو دنیا لەسەر ئەم کتێبە ئەڕوات، کتێبی مافی مرۆڤ و بەرنامەی دیموکراسی و مەسەلەی هاوڕەگەزبازی و ئیتر تێکچوونی خێزان و باوەڕ نەبوون بە مارەکردن و تەلاق و ئەوانە لە دینی ئەواندا واریدە. بۆیش ئەگەر بێت و ئەم کێشانە لە وڵاتە عەلمانیەکان بە کوردستان و عێراق و ئەوروپا و ئەمریکا ئەوانە کە کێشەک دێتە ئاراوە، ئەبێ نابێ پێمان نامۆبی بڵێ کاکە ئەمە لە دینی ئەواندا ئەم کێشە هەیە، یعنی ئەم شەریعەتە هەیە. بۆیە کە باسی ئافرەتمان کرد لە دەرسەکانی ڕابردوو، ئەگەر ئافرەت ئەوەندە کاری ناشرعی لەگەڵ کرابێتن و لە ڕووی دەرونیەوە تێکچوو بێت و بە بازرگانی پێوە بکرێت و نەتوانێت ببێت بە دایکە و شیری مەمکەکانی وشک بوو بێت و منداڵدانەی دەرهێنابێت، باشە ڕێژەی لە باربردنیش ئەوەندە زۆر بوو بێت هەموو جیهانە. باشە دەگەر منداڵەکان بابزان ئەو منداڵانەی کە لە ئەنجامی نەبوونی زەواجە دروست بوونە یاخود لە ژێر با بڵێن ڕکێفی لە باربردنیشە دەرچوونە نەکەوتونتە بەر ئەم حەملەیەشە بە هەر هۆکارێک بێت لە دایک بوون هاتنە دنیاوە. بابزانین ئەو منداڵانی کە لە دنیادانە ئێستاکە
بابزانین لەو ژینگەی کە باسیەکەین لەو ژینگە نالەبارەی ئەمە داچێتی و باوکیشی دیار نییە و بابزانین ئەم ژینگە بارودۆخە گونجاوە بۆ ئەوەی کە منداڵێک پەروەردە بێت کە ببێتە میراتگری ئەو کەلوپەلانەی کە لە دنیادا هەیە یان نە. ئەگەر منداڵ باوکی نەبوو و ئەگەر زۆر بەخت یاوەری بوو خوشکێک یان برایەکی هەیە لە ڕۆژئاوا بەگشتی وڵاتەکانی خۆشمان خەریکە وردە یەک منداڵ و دوو منداڵە بێ بە مۆدیلە یاخود تەلاقیش ئەبێ بە مۆدیلە چونکە ئەوانش بە ئالمانی کراون بە خۆشی بیان بە ناخۆشی بێت. ئەم منداڵ لەدایک بوو باشە ئەو منداڵ لەدایک بوو کە لەدایکە بێت معاشەکەی هەیە کە ئەمە زۆر باسەکرێت پایسکلێکی بۆ دانراوە جلوبەرجی بۆ دانراوە و عارەبانەیەکی بۆ تەرخان کراوە هەموو مادەکانی کەلوپەلی ژیانی بۆ ئامادە کراوە. ئەگەر بێت و سەیری مادەکان بکەین هەمووی کەلوپەلی ژیانە کەلوپەلی یاریکردنە و کەلوپەلی پاراستنە لە ڤایرۆس و لە میکرۆبەکان و لە سەرما و لە گەرماشە معاشەکەشی مەوجودە کە دائیمەن ئەلمانیەکان ئەوەنمان بۆ باسەکەن ئێمەش باس بکەین چونکە حەقیقەتەکە و بوونی هەیە. باشە ئێمە چۆن بتوانین ئەم هاوچێشەیە مادیە لەگەڵ هاوچێشە دەرونیەکە کە باسیەکەین ئێمە حسابی بکەین داکە نەخۆشی نەفسی هەیە باوکە دیار نییە خوشک و براشە نییە و ئامۆزا و خزمایەتی و دۆستایەتی و جیرانەتی ئەویش نییە خۆ ئەمە لەوەشیان واریدە ئەمەیان مەوجودە ئەمەش هەیە هەر کەسێک بێتە ڕۆژئاوا یاخود لە کوردستانی خۆشمان زۆر جاگلەی ئەوواکە ئەڵێ جیرانەتی نەماوە پەیوەندی کۆمەڵایەتەکان نەماوە لە باربردن زۆر بووە منداڵ فڕەدراوە ئەم کێشانە وردە تەشەن لە تەشەنە بووندایە. باشە لایەنە دەرونیە منداڵێکە خۆ با بڵێن ژینگە دەرونیەکە بارودۆخە دەرونیەکە بۆ منداڵەکە ئەوە وەزعەکەیەتی لایەنە مادیەکەش ئەوە وەزعەکەیەتی. ئێمە چۆن ئەم هاوچێشەیە لێکە دەینەوە با بزانین ئامارەکان چیمان پێڵێ ئایا ئەو منداڵە ئاسوودەیە بەو کەلوپەلانە یان زۆر نائارامە بەو بارودۆخە نەخوازراوەی کە بەسەر دایک و باوکی داهاتووە. کە باسم کرد ئەڵمانیا من ئاماری ئەڵمانیان پێ مەبەستم تەرکیزکردنە سەر و خودی ئەڵمانیا نییە مەبەستمەوەی کە لەبەرەوەی کە لە ئەڵمانیا ئاژم ئامارەکەی ئێرم ئاسان دەست دەکەوێت بە دوو کلیکە دەست مەکەوێت قسە لەگە خەڵکەکەم بەدەست مەکەوێت لە ڕۆژنامەکانە دەست مەکەوێت بەڵام ئامارەکانی کوردستان ئەبێ عایدی خۆتان بێت. زۆر جا بۆیان نردومە بەڵام ڕۆژانە بەدەستم ناکەوێت بەڵام هەمان ئامارمان دەستەکەوێت لە کوردستان ئەگەر بێت و سەری دەوروبەری خۆت بکەیت ئەوجا ئەزانیت کە ئەگەر بێت و ئۆرجیناڵەکەی نوسخە ئەسلیەکەی ڕۆژئاوا وابێت ئەو نوسخە کۆپیەی کە لە کوردستان و عێراقدا هەیە لە وڵاتەکانی شەرق ئەوسەط و کوردستان و با بڵێن وڵات ئیسلامیەکاندا هەیە کە کۆپیەکەیە هەمان ڕنگدانەوەی ئەبێ هەبێت چونکە کۆپی لە خۆی کراوە بۆیە نابێت پێتان نامەوە بێ کاتێک کە باسی ئەڵمانیاکەم یان ئەسکەندەنافی برێ لە کوردستانیشە هەیە ئەڵێ کاکەجا ئەمە نوسخەکەیەتی ئەبێ هەبێت ئەگەر نەبێت نامۆیە ئەبێ هەبێت. ئەگەر لە ئەڵمانیا یەک لە سەرسەی نەخۆشی نەفسی هەبێت کە کاتە 27 ملیۆن دانیشتوانی ئەڵمانیا نەک ئەڵمان بەتەنیا دانیشتوانی ئەڵمانی یعنی بە عەرەبەکەتەوە بە کوردەکەتەوە بە تورکەکەتەوە بە هەموو قەومەکانەوە یەک لە سەرسەی نەخۆشی نەفسی هەیە. ڕێژەی تەلاق کە باسمان کرد ڕێژەی هاوسەرگیریەکان زۆر کەمە لەو کەمەی کە هەشتا 146 ئەم منداڵێک لەو بینێدا لەدایک بوو لە کۆی دانیشتوانی ئەڵمانێک 83 ملیۆنە نیو ملیۆن منداڵ لەدایکە بێت کە دەبوایە 2 ملیۆن و 400 هەزار منداڵ لەدایک بووبایە کەواتە ئەم کەلوپەلە کە بۆ منداڵ ئامادە ئاکرێ و لەگەڵ پارەکە و معاشەکە و پایسکلەکە و عەرەبانەکەشی وای لە دایک و باوکەکان نەکردووە کەم منداڵ زیاد بکەن بۆ چونکە دیارە بارودۆخە دەرونیەکە زۆر هیلاکترە لە بارودۆخە مادیەکە کە ڕازاوەتەوە کەواتە ڕازاندنەوەکە نەبووتە پاڵنەرێک بۆ زیادبوونی منداڵ. باشە ساڵانەش زیاتر لە 153 هزار منداڵ لە ئەڵمانیا لەبار ئەبردرێت زیاتر لە 153 هزار منداڵ لەبار ئەبردرێت. ئەو منداڵێکە لەدایک بوو ئەوەی کە هاتە دنیاوە ئەو نیو ملیۆنە بزان ئەو نیو ملیۆن منداڵێک کە ساڵانە لەدایکە بێت کە لە 2012 بوو وابزانم ئەگە هەڵم نەکرد بێت لە کوردستانە ئامارێکیان بڵاو کردەوە بەوەی کە لە هەولێر و دەوەک و سلێمانی نیو ملیۆن منداڵ لەدایک بووە بە 3 شار نیو ملیۆن. ئەڵمانیا بە 83 ملیۆن نیو ملیۆن منداڵ لەدایک بوو یعنی حساب کە 83 ملیۆن بەرامبەر بە 5-6 ملیۆن کوردستانی خۆمان هەمان ڕێژەی لەدایک بوون
هەمان ڕێژیان هەیە کەواتە ئەبێ دەبێ ئەڵمانی زۆ زیاتر بە لەگەڵ ئەوی کە مەعاش و بەیبی و نازانم ئەو هەموو مادە و پارانە کە ئەدرێ بە بەیبیە. ئەو 9 ملیۆن منداڵێکە لە دایکە بێت با بزانین وەزعیان چۆنە. ئامارەکانی ئەڵمانیا پێمانەڵێت کە دکتۆر ئەلێکساندەر ناومان کە شێفی با بڵێن بەرپرسیاری خەستەخانەی لوونەبۆرگ ئەڵێت کە تایبەتە بە نەخۆشیە دەروونەکانی منداڵان و لاوانەوە، منداڵان و گەنجان و لاوانە تا تەمەنی مراهقیەوە. خەستەخانەیەکی یەکجار زۆر هەیە بۆ ئەو منداڵانی کە تووشی نەخۆشی نەفسی بوون بۆ چونکە دیار بارودۆخەکە نالەبارە. با بزانین ئاماری ئەو منداڵانی کە لە دایک بوونە لەو 9 ملیۆن منداڵی کە ساڵان دایکە بێت ئەڵێ 3 ملیۆن و 800 هەزار منداڵ نەخۆشی نەفسی هەیە بە گەنجەکانیشەوە، یعنی گەنجەکە تا تەمەنی مراهقیەوە 3 ملیۆن و 800 منداڵ لە ئەڵمانیا نەخۆشی نەفسی هەیە. لە ئەنجامی چی؟ ئەدی پایسکلی نییە، مەعاشی نییە، عربانەی نییە، کەلوپەلی نییە، جلوبەرجی نییە، غەسالەی نییە، سۆبەی نییە، نەوتی نییە، کارەبای نییە. هۆکاری ئەمە چییە؟ هەر پرسیارەکە ئەم هاوچێشیە چۆن لێکە دەینەوە، مادە و دەروونەکە چۆن لێکە دەینەوە. کەواتە ئەبێ ئەمە ڕامان تەچێنی بۆی کە بڵێن بەڕاستی دیارە مادە دەرونی خێزانەکان ئاسوودە ناکات و خێزان ئاسوودە ناکات، دەرونی منداڵەکانیش ئاسوودە ناکات. کەواتە ئەبێ ئێمە بەخۆمان دابچینەوە بەر لەوەی کە ئێمە منداڵەکانمان وایان لێبێت ئەبێ بگەڕێ سەر دینەکەمان خۆشەویستەکانمان. بۆ چونکە خوای گەورە پێی فەرمووینە فەلا تعجبکە ئەموالهم ولا ئەولادهم، سەرت نەسوڕمێ لە جوانی و کەلوپەل و جوانی منداڵەکانیان، چونکە عەزابی تێدایە. هەر شتێک لەسەر دین پەروەردە نەکرا ئاگادار بە ماڵەکان وێرانن. سەیریکە ئافرەتێک بۆی جێڕامەوە پیرەژنێک ڕۆژێکیان وتی گریا لەلام، وتی کچەکەم ئیمزایەکی پێکردومە لە کاتێکە من لە خەستەخانە بووم نەخۆش بووم کە لە دوای چەند مانجێک لە خەستەخانە کەوتوم هاتمە دەرێم، ئەڵێ هاتم خانووکەی لێ فرۆشتە بووم، هەر ئەو تاقە کچەشم هەیە، هەر یەک کچیشی هەیە. وتی خانووکەی لێ فرۆشتومە، ئێستا بێت جێگا و ڕێگامە لە خەڵوەتگەی پیری دانراوم، وەزعم زۆر خراپە، دەستی بە گریان کرد لە لای من، زۆر مزک پێسووتە. گوتم وەڵڵاهی یعنی بۆچی منداڵ ئەبێ ئەوەندە زاڵم بێت؟ یەک دایکی هەیە و ئەو دایکەش هەر ئەو کچەی هەیە، بۆ ئەبێ ئەو منداڵە ئەوەندە زاڵم بن بەسەر دایکیانەوە. دوای هەفتەی تر بینیمەوە ئەم داکە ئەو جارە باسی مەوزوعی ئیشکردن هاتە گۆڕێ. وتی من لە وەختی خۆی زۆرم ئیشە کرد. وتی ئەم کچەم کە لە دایک بوو کە تەمەنی ئەم کچەم بوو بە 3 ساڵ، حکومەت زەختت لێکە لە هەموو جیهانە لە وڵاتانێک کە ڕۆژئاوا وڵاتانی زەریبە، لە دوای 3 ساڵ دایکەکان ئیجبارەکرێن کە منداڵەکە بوو بە 3 ساڵ ئەبێ بیبە بۆ ڕەوزە، ئەو چەند سەعاتێکە منداڵەکە لە ڕەوزەی ئەبێ کارێک بدۆزیتەوە، لێت ناگەڕێت لە ماڵی دابنیشیت. باوکیشی نییە من نەفەقەی بکات، لەسەر شریعەتی ئیسلام نییە پیاوەکی بۆ مستەخەر کرابێ کار و ئیشی بۆ بکات و هەم ژنەکە دایکەکە بەخێو بکە و هەم منداڵەکانیش بەخێو بکات. هەم ئەم دایکە ببێتە هێلانەیەکی گەرم و گوڕ و نەرم بۆ منداڵەکە و پەروەردەکردنی، و لە هەمان کاتە دایکەکەش پێویست ناکە بە دوای کاردا بگەڕێت. ئەو جە نیعمەتی ئیسلامان بۆ ڕوونە بێتەوە بە تایبەتی خانمان با باش بزانن کە خوای گەورە ئەم پیاوانیان بۆ مستەخەر کردوونە کە منەفەقەتانە چێشن، با بزانین تاخۆ ئەوانە لە چ دەردێکدانە کە ئەڵێن لە وڵاتانی پیاو سالاری ژن ئابووری سەربەخۆی نییە، با بزانین ئەو ئابووری سەربەخۆیە چی لە ئافرەتەکە کردووە و چی لە منداڵەکان کردووە. ئەم دایکە وتی تەمەنی ئەو منداڵە بوو بە 3 ساڵ، ئەڵێ دەستم چمۆسە کارەکەی خۆم کە لە بەریدە ئیشمە کرد، لە بەریدی ناو شارە. وتی کە بوو بە 3 ساڵ، وتی منداڵەکەی خۆم لە ماڵێ بەجێ دێشت، لە ڕەوزە ناوی نەهاتبووە، ئەڵێ ئیشم بە پارە بوو، دەبا ئیشم کردبایە ئەو مەسرفێکە لە سەرما، ئەگەر کری خانوەکەیە، ئەگەر ئاو کارەبایەکەیە، ئەگەر بەنزینەکەیە، ئەگەر تەئمینات، ئەوانە زەریبەکان زۆرن ئەو مەسروفاتەکان. ئەڵێ منداڵەکەم بەجێ دێشت لە تەمەنی 3 ساڵی لە ماڵەوە، لە بەیانی زوو سەعات 7 بەیانی. ئەڵێ خواردن بۆ دانا، کەلوپەلەکانیشم بۆ دانا، ئەڵێ هەتا دەرگەی ئاخر دەرگەی دەرێ بە دوامدا ئەگریا، ئەگۆ دایە بەجێ مێڵە دایە بەجێ مێڵە، ئەڵێ پاڵێکم پێوە ئەنا، دەرگەم لەسەردا ئاخست و قوفڵمەدا، لە 7 بەیانی دەرەچوم هەتا 7 ئێوارە نەئەگەڕامەوە ماڵەوە. ئەڵێ ئەو منداڵم بە تاقی تەنیا بەجێ دێشت.
تاوان ئەم دایکە وەکو زوڵمێک لەو منداڵە باز ناکات بەڵکو وەکو ئازایەتێکی خۆی باسێ کە ئافرەتێکی ئیشکەر بووە بەڵام ئاگای لە خۆنیە پەروەردەی منداڵەکەی چی لێ کردووە منداڵەکەی سەقەت کردووە بۆیش کە گەورە بوو منداڵەکەی خانووەکەی پێفرۆش بە ئیمزایەکە لە کاتێک کە دایکەکە نەخۆشە بۆ چونکە خۆشەویستی و عاتیفەی لەم دایکە نەبینیوە لە باوەشگرتنی نەبینیوە لە هەموو ڕۆژێ 12 سەعات منداڵەکەی خۆت بەجێبێڵی ئایا ئەم کەلوپەلە مادە و خۆراکە چ قازاند و سود ئەگەیەنێ بە دەرونی ئەو منداڵە نەخۆشکە نەبراشە هەیەی کەواتە بە تاقی تێنێ ئەو منداڵە گەورە بووە تەمان ئەو منداڵانە ئەمەنە کە ڕێژەی نەخۆشە نەفسیەکان لە منداڵاندا تەنها لە ئەڵمانە گەیشتە 3,800,000 منداڵ نەخۆشی نەفسی هەیە بەهۆی قورسی ژیانی دایکەکانەوە و بەهۆی کێشە خێزانیەکانەوە و ئەگەر بێت و زڕباوێکی بۆ پەیدا بکات ئەم باوکە وەکو ڕەحم و بەزەی سەیری ئەو منداڵە ناکات ئەو هاتووە زۆر جاری جواب بووە ئەم باوکە کە هاتووە غەدری زۆر لە منداڵە کردووە بەڵکو کاری ناشەرعیشی لەگەڵ ئەو منداڵە کردووە بۆ چونکە ئەم کەسە ئەکید بە دیندار نییە نە لەسەر شریعەتی کەنیسە مارەیەکات نە لەسەر شریعەتی ئیسلام مارەیەکات بەڵکو سەرخۆشێکە لە کۆڵانەکان دۆزراوەتەوە لە باڕەکان دۆزراوەتەوە بۆی ئەو بۆی ناتوە ڕەحم نە بە دایکەکەی بکات نە بە منداڵەکانی بکات ئەم کێشێش یەکجار زۆرە نامەوێت ئەمانە باز بکەم چونکە زۆر قێزەون نەم کارانە باشە کەواتە ئەو منداڵە بەر هۆکارێک بێت ئەوێت لەو ماڵە بچێتە دەرێ بۆ چونکە ژینگەیەکی لەبار نییە بۆ ژیان خوشکە نییە برایە نییە میوانداریە نییە خزم و دۆستە نییە جیرانەتی نییە کەواتە ئەو منداڵە بەتاقی تەنیا گەورە ئابێت ئافرەتێکمە ناسی پێشترێک کەونە جیرانم بوو ئێستا جیرانم نەماوە کچەکەی خۆی کە تەمەنی گەیشتە 15 ساڵان چەند جارێک دزی لێ کرد ئەم دایکە شکایەتی لەو کچە کرد بەڵام کچەکە بۆی کە تەمەنی هێشتا بچووک بوو غەڕامە نەئاکرا چەندین جار دزی لێ کرد لە دوکانەکەی دزی لێ کرد باشە ئەم ئافرەتە بەردیە فرۆشت ئەو بەردانەی کە لە ڕۆخ دەریایەکانە هەناها بەردی ڕەنگا و ڕەنگ و جوان و نەخشێنراون و ئیتر ئەنواع ڕەگن ئەم بەردانیان چاکە کرد لە ماڵەوە ئەیان فرۆشت ئەو بەردانەش بەها بوون بەهایەکان نرخیان گرانە ئەم ئافرەت ئەم کچە چەندین جار ئاگام لێ بوو محکەمیان لێکترە گرتەوە کچ و دایکە بۆ چونکە ئەم دایکە تەنها بیری لە ئیشکردن کردبەوە ئافرەتەکەش ناچارە یعنی وە نیە بەخۆشی خۆی بێت بۆیە کە لە دەرسی ڕابردوو وتم ئافرەت ڕەگەزی خۆی لە دەستداوە سروشتی خۆی لە دەستداوە دایکاتی نەماوە بۆتە بە کاڵایەک ئەبێ زەریبە پەیدا بکە بۆ حکومەت ئەم شتانی بۆ فەرەهەم دێنێت کەلوپەلی ئەداتێ و مادەی ئەداتێ خۆراکی ئەداتنێ و معاشی بۆ بڕێتەوە بەوەی کە لە دوای ئەوە کە منداڵەکی بۆ بەرهێناوە ئەبێ دوای 3 ساڵ ئیش بکات زەریبە بدا ئەبێ بە دوای زەریبە بکەوێت بە دوای کاردا بگەڕێت بۆی کە ئیشی پێ بکات ئەبێ منداڵیشیە بێ بۆ چونکە ئەگەر منداڵ نەبوو کەواتە ئەدی چێ ببێتە میراتگیری وڵات بۆشە زین هانزین ئەڵێ دوو کێشەی زۆر گەورەمان هەیە کە چەندین جار ئاماژەم پێ کردو ئەڵێ قەرزی زۆر و منداڵی کەم یعنی حکومەت لەلایەکەوە ئەو وەزیرەی کە ئێستا کە وەزیرەی دیفاعی ئەڵمانیایە فراو فۆن دە لاین کە پێشترێ وەزیرەی کۆمەڵایەتی بوو چەندین پارەی زیاد کرد بۆ دایکان بۆەوەی کە منداڵ بنێنەوە بەڵام نەیتوانی منداڵ زیاد بکە بۆ چونکە دایکان ئەوەی دوای منداڵەکە زۆر قورستر ئەبینن بۆیە منداڵ نانێنەوە بۆی ئەم منداڵانە کە وا نیشانی ئێمەیان داوە لە ڕۆژئاوایە منداڵەکان حڕن کە تەمەنیان بوو بە 18 ساڵ نانێ دایک و باوکی خۆیان ئیزعاج بکەن بۆیە منداڵەکان حڕن حکومەت خانووێکی ئەداتێ ناوماڵی ئەداتێ پارەی ئەداتێ شتەکە ئەڕازێنەوە بەڵام ناڵێت بارودۆخە یاخود ژینگە نالەبارەکەی خێزان وای لە منداڵە کردووە کە بەر لەوەی تەمەنی بگاتە 18 ساڵ زوو لەو ماڵە ڕابکاتن و بەڵکو بۆ خۆی بژێت بۆی کە هەرنا کەس و کارێک بدۆزێتەوە هەرنا دووسێ دۆست و برادەر بدۆزێتەوە هەرنا پارەیەکی دەست بکەیت بۆی کە تێر نان بخوا واللهی دوو کوڕم ڕۆژێک هەڵگرتن لە گوندێکی تر بووم زانم کەوەی گوندەکەی خۆمان گوتم وەرە سواری سیارە بن ئەم دوو کوڕە بەهۆی لەگەڵ سەرڕەشەکانە بام لەگەڵ موسڵمانەکانە هاتوچۆی زۆر کردبوو هەندێک تەبیعەتی ئێمە فێر بوون بۆی ئەم ناسین یان یەکێک لە کەلتورەکەی ئێمە گولە بە ڕۆژە خواردنە بۆ نمونە وتم نانتان خواردووە گوتی نانمان خواردو تێرین گوتم ئەگەر نانتان نەخواردو ئەچینەوە ماڵە و نان ئەخۆین
وتنا نانمان خواردووە مش ئەزانم منداڵی ئەڵمان مستحیلە نانی خوارد بێت چونکە زانم ماڵێکی سارد و سڕە دایک لە ماڵی نییە باوکیش دیار نییە وتم چیت خواردووە تی وڵای گوڵە بە ڕۆژەم خواردووە گوڵە بە ڕۆژەم خواردووە سبحان الله یعنی کەی گوڵە بە ڕۆژە بۆتە خۆراک ئەم داماوە کوڕەشی 12 برابوون 13 و 15 ساڵانێک بوون یعنی گوڵە بە ڕۆژە لای ئەوان بۆتە بە خۆراک لە چێش فێر بووە لە ئێمە فێر بووە فێرە گوڵە بە ڕۆژە بووە لای ئەو بۆتە خۆراک ئەم داماوانە واللهی سەیرەکەی ئەڵێ یعنی ئەڵێ پرزەردی چاوشینە ئەڵێ لەوانەیە زۆر خواردنی خۆش بخوات واللهی چەندین جار با بڵێن خواردنمان بردوتە قوتابخانە کاتێک منداڵەکان قوتابخانەیان تەواو بووە ئیتر ئەوەی بە بۆنەی دایکاتی و باوکایەتی و ئاخر ساڵە و ئاخر ڕۆژە هەر کەسە و داوایان لێکرد خواردنێک ببین جاری وا هەبووە دۆڵمەمان بردووە جاری وا هەبووە بریانیمان بردووە باوەڕ بکە لەو منطقەی داینا هەر ناوماگمان بەوە دەرکردووە کە خواردنمان خۆشە هەروەک خۆتان ئاسایی یعنی ئەوە نەک بڵێ ئێمە خواردنمان خۆشە ئەوە هەمومان کە باسەکەین لە ئێمە باشتر خراپترینە ئێوەی بەڕێز و خۆشەویست بەڵام وەکو ئاماژە ئەڵێ یەکی لە ئافرەتەکان هاتووەتە لام وتی ئەو خواردنە خۆشی خێزانەکەت لێ ئەنێ ئەو پۆلەکەی سەفەکەی پڕ کردی و بۆنی چەندە خۆش بوو ئەڵێ هەندێکم بردەوە ماڵی بۆ منداڵەکانی تریشم و ئیتر والحاصل يعني باسی شتێکیان نەکرد کە ئەنەما لە بەهەشتا ئەسوڕانەوەتەوە لەبەرەوەی دۆڵمەیان خواردووە یان بۆنی هەبووە ئەڵێ غورفەکەی پڕ کردووەوە ئەوان چیان هێناوە یان پەتاتیان هێناوە سۆریان کردوتەوە یان پەتاتیان کوڵاندووە یان خیاریان شەقشەق کردووە یان تەماتە و ئیتر ئەو شتانیان وەرگر کردووە هیچی خۆراک نین بۆیە کە خۆراکێکی وابین وەکو ئەوەیە کە تۆ خۆراکی فەقیر بدەیت بۆیە بەڕاستیانم فەلا تعجبکە ئەموالهم ولا ئەولادهم هەر خۆراکی خۆمانە یعنی ئەوان دەتوان وەکومە بکڕن بەڵام لەبەر ئەوەی دایک و باوک نەماوە دایکاتی نەماوە هێلانەکە نەماوە بۆیە بینی منداڵەکانی سەرگەردانن بەداخەوە خواردنێکی خۆش ناخۆن لە ماڵەوە بۆیشە بە تێپەڕاندنی کات لەسەر ئەم وەزعە نەمانی نانی گەرم نەمانی باوک لە ماڵەوە نەمانی نەبوونی خوشک و برا نەمانی ئامۆزا و کوڕەپلک و کوڕەمام و کچەپلک و کوڕەپلک و ئەوانە ئەم ژینگە نالەبارە وای کردووە کە هیچ تام لەو مادانە نەکە کە دایک و باوکە یاخود دایکەکە بۆی فەراهەم هێناوە ئەمانە کۆمەڵێک کێشەنە کە بەڕاستی بەداخەوە تووشی منداڵانی ڕۆژ ئاوا یاخود بە ڕۆژ ئاوایی کراو بوونە وڵاتەکانی ئێشمان خۆشمان لاسایەنەکەنەوە بۆی شانازیەکە بۆی کە ئایپادەکی بە 6 وەرەقە بۆ منداڵەکەی کڕیوە تەلەفۆنێکی بە 10 وەرەقەی بۆ کڕیوە بەڵام نازانێ ئەم پەروەردەیە منداڵەکان سەقەتەکە نەخۆشەکات هەروەک چۆن ڕۆژ ئاوایەکان منداڵەکانی خۆیان سەقەت کردووە و پەروەردەیەکی سەقەت و ڕێژەی نەخۆشبوونی منداڵەکان ڕۆژ بەڕۆژ لە زیادبووندایە جا سەیریکەن جگە لەوەشەکە ئەو منداڵە کە تووشی نەخۆشی نەفسیە بێت کەڵکی ئەوەی نامینێت کە لە دوا ڕۆژە دایکی بەخێو بکەیان باوکی بەخێو بکات بەژن پیاوەکم وتم منداڵتان هەیە وتیان هەرگیز بیر لەوە ناکەینەوە تم بۆ بیر لێ ناکەنەوە وتی لەبەر ئەوەی جیرانەکەم ئەبینم بەدەستی کچەکەیەوە چۆن ئەناڵێنی یان بەدەستی منداڵەکەیەوە چۆن ئەناڵێنی بۆی قەت بیر لەوە ناکەینەوە یعنی هەرچەندە متمانەش نییە بۆەوەی کە منداڵ بنێنەوە بەڵام ئەگەر متمانەشە بێت منداڵ نانێنەوە لەبەر ئەوەی ئەزانن کە منداڵەکان چەندە بە ئیحترامی بەرامبەر بە دایکیان بەرامبەر باوکیان ئەکەن و مەحکەمەکانیش مەوجودن کە بە زۆری منداڵەکان لە دایک و باوکی خۆیان کردوونە لەسەر ئەمەوە سەیریکە ئەم بارودۆخە نالەبارەی نێو ماڵەکان دکتۆر ڕیچارد مۆریتس کە دامەزرێنەری یانەی کیندە زیندمێنشن یانەیەک بە ناوی منداڵان مرۆڤن یعنی داکۆچیەکە لە مافەکانی منداڵان لەبەر ئەوەی منداڵەکان بارودۆخەکی نەخوازرا و نەئاسوودەیان لە ماڵەوە هەیە بۆیە ئەم یانەی ئەم ڕێکخراوی داناوە ئەڵێت لە 2014 لە ساڵی 2014دا 48,059 منداڵ لە دایک و باوشیان سێنراونەتەوە لەلایەن حکومەتی ئەڵمانیاوە لە 2014دا 48,059 منداڵ لە دایک و باوشیان سێنراونەتەوە لەبەر ئەوەی تۆند و تیژیان بەرامبەر کراوە یاوەتە منداڵەکە لە بێزاری بێتاقەتی تەحملی ئەم داک و باوەی نەماوە ئەجا چ زڕباوکی بێت یان دایکەکە بەتەنیا بێت بەر هۆکارە بێت گرنگەوەی کە ژینگەکەی لەبار نییە بۆ ئەوەی کە لەو هێلانەیەدا بژیت کەواتە هێلانەکە دەرونی ئاسوودە ناکات لە 2015 سەیریکە ڕێژەکە دەبڵ بۆتەوە بۆتە 77,645 منداڵ
لە 2015 دووبارێکەمەوە 7,645 منداڵ لە دایک و باوشیان سێنراونەتەوە. توا خۆشەویستەکان ئەم ئامارانە لەسەر زمانی خۆیان باشە لەسەر ڕێکخراوەکانی خۆیان ئەوە نیە کە بەڕاستی هەڵوەستەیەک بکەین و بە خۆمان دابچینەوە دەست بە دینەکەمانەوە بگرین و هیچی تر لاسایان نەکەینەوە و ئەوەی کە ئێوە لە وڵاتەکانی ئێمەشە ئەم ژەهرە بڵاو بکاتەوە دەستی بگرین لێ نەگەڕین بەڵام بەداخەوە ئەم حەدیثەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە ئەفەرمێ لەتەتەبیعون سەنەن الەذینە من قبلکم شبرا بشبر وذراعا بذراع ڕۆژگارێکتان بەسەردا دێت لاسای یەهود و نەسارا ئەکەنەوە بست بە بست هەنگاو بە هەنگاو چیان کرد ئێوەش واکەن بزۆبت ئەمڕۆکە حیزبەکانمان دیموقراتی سۆسیال دیموکرات ئازادی مافی ئافرەت چەواشەکردنی ئافرەت نەمانی بەناو ئەلەساس پیاو سالاری نەمانی سەقفێک بۆ ئافرەت منداڵەکانمان پەروەردەکەین وەکو ئەوروپایەکان وەکو ڕۆژئاواییەکان سیستەمی سویدی چڕوچاوی فەڕەنسی قژی داڵاسی ئەڵمانی نازام چی شێوەی پرچ و جلوبەرگ و مەکتەب و دیڕاسە و پەروەردە و کتێبی مافی مرۆڤ و دیموکراسی و پەروەردەی قوتابخانەکانمان هەر هەمووی ئەبێ لەسەر سیستەمی ڕۆژئاوایی بێت چونکە بەڕاستی بەختەوەرن تخوا ئەمە بەختەوەرێکەیە تخوا چەند کەسمان ئەوەی کە بەو سیستەمە معجیب بوو خۆشی دۆڕاند خێزانێکی دۆڕاند منداڵێکی دۆڕاند دینیشی دۆڕاند نەریتە جوانەی کوردەواریشی دۆڕاند دینەکەش ئەوە ئێوە خۆش تخوا ئەوەی دینە ئەمە لاساکردنەوەکە بوو جیرانێکم هەبوو پێشتر فەڵەستینی بوو لە نەرویج هەڵات ڕای کرد بۆ وتی چەندین خێزان ئەناسم منداڵەکانیان لێستانەوە ئەڵمانیا کەمێک باشترە بۆیە لەوێ ڕام کرد ئەڵێ وەڵڵی لەسەر بیانووی زۆر بچووک منداڵەکانیان لێستانەوە خۆشمان بینیمە لە فەیسبوکانە خۆتان بینیوتان لە فەیسبوکە لە سوید و لە نەرویج و لە وڵاتان هەمووی چۆن پەلاماری ئەو منداڵاندن منداڵەکە ئەگریێت دایکەکە ئەگریێت خوشک و برایەکانی ئەگریێن ئەوجا عەرەبە کوردە بار کەسێک بەدەبینی ئەو منداڵان لێ ئەستێنەوە هەمووی ئەبێ بەتازیە بەڵام وەکو دڕندەیەک پەلاماریانەدەن منداڵەکان لێ ئەبەن لەبەرچی یەکەمیشت ئەم دکتۆر مۆریسە ئەڵێت ئەڵێ 16 ڕاستە بەڵام 84 تر تەنها بە بیانوویەکە ئەم خێزانانە هەڵەتێکێن و لە ناویان ئەبن ئەمە دکتۆر مۆریس بەخۆی ئەڵێت 16 ڕاستە سەیریکە لە بچووکتریشتە بەس ئەوە منداڵەکە بەس بڵێ ئالیان داوم بەس ئەوەندە منداڵەکە ئەڕفێن و ئەیبن باشە بۆیە ئاڵێن هەکە لە ئەوروپا و لە ڕۆژئاوایە مافی حیوان هەیە مافی منداڵ هەیە مافی دایک هەیە مافی ئەو مافانە دەسەیری کە بچان تاخوا چی بەختەوەرێکی بەوان گەیاندووە ڕێژەی خۆکوشتن ڕێژەی لەباربردن و ڕێژەی ئەو منداڵانەی کە کەوتونەتە نێو خانەی داڵدەدانی منداڵان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندایە کەواتە خۆشەویستەکانم ئەم ئاماران چیمان پێڵێت ئەڵێت بە خۆتان داوەرنەوە دەست بە دینەکانتانەوە بگرن دەست بە داب و نەریتە کوردەوارەکەتانەوە بگرن دەست بە خێزانتانەوە بگرن دەست بە منداڵەکانتانەوە بگرن وەڵڵاهی ئەوە نەکەین ئەمێ چارەنووسی ئێمەش ئەگەر بێت و هەتا ئێستا لێمان نەقەوماوە ئەمە بەجێ دێڵین بۆ نەوەکانمان ئەمە بەجێ دێڵین بۆ منداڵەکانمان و ئەمە شوێنەواری ئێمەش دێنە ناو ئەم ئامارانە ڕۆژێک لە ڕۆژان کە بەداخۆ چەندین کورد و عەرەبم بینیوە هەمان کێشیان توش بووە بەداخۆ چونکە دەستیان بە دینەکەیانەوە وەرنەگرتووە ئەمە لە ماڵێ ئەو ژینگەی بۆ دروست بووە کاتێک ئەو منداڵە ئەچێتە خانەی داڵدەدانی منداڵان بابزان لێ وەزعی چۆنە قەنەفەی لێە لێوێندەریش سیستەمی لێیە کەلوپەری یاری لێیە حەدیقەی لێیە کەلوپەلەکانی ژیانی هەموو لێیە ئەگەر بێت و تەسویڕە چەواشەکارەکان بچن تەسویر بکەن هەمووی جوانە هەروەک چۆن ناوماڵی ئەو منداڵە ئەگەر بێت و تەسویر بکەن هەمووی جوانە بەڵام لایەنی دەرونیەکەی باز ناکەن لەو خانەی داڵدانی منداڵان شەبا بزانین وەزعیان چۆنە طبعا لەو پێڵکین دەهایم خانەی داڵدانی منداڵان لەوێشە طبعا هەندێک شتێ حەز ناکەم وەڵڵاهی بەڵام نامێ بە وردی باسی بکەم بەڵام هەندێک شتە ئاماژەی پێکەم بەوەی کە نەبێتە کەسەر بۆ سرە کەسانەی وابی خوا نەخواستە منداڵیان لێ سێدراوەتەوە یەکێک بن لەو کەسانە بەڵام لە ڕووی دەرونیەوە عەزا بەدرێن و لە ڕووی
کاری ناشەرعیشەوە بە هەمان شێوە زۆر عەزاب ئەدرێن. جا چ منداڵەکان خۆیان لە خۆیان بکەن، یانی گەورەکان وەلا بچووکان بکەن، چ سەرپەرشتیارەکان ویان لێ ئەکەن، یاخود ئەو کەسانەی کە دێن ئەو منداڵانە ئەبن کە حکومەت ڕێگەیان پێدات کە وەڕەقەیەکیان پڕ کردێتەوە کە خانووەکەیان گەورەیە و لەبارە وە کەلوپەلی منداڵانیان هەیە لە ماڵەوە ئەتوانن ئەمانە لە بەیانی تا ئێوارە ببەن و ئێوارش ئەو منداڵانە بهێننەوە. ئەو کەسانەی کە ئەم وەڕەقەیان هەیە کە ئەو منداڵانە بنە لای خۆیان، بەس خی گەورە ئەزانێت کە چ کارێکی ناشەرعیان لەگەڵەکەن. کە چار پێنجێکیش لەوانە باسەکەم لە گیفۆرن لە شارێکە لە ئەڵمانیا، سەروی ئەڵمانیا، لە خانەیەکی کەم ئەندامان، منداڵانی کەم ئەندام، کارمەندەکان یان پیاو لێون دەرێ و بە ناوی کێڤین تەعەدای لە منداڵە کەم ئەندامەکان کردبوو، بەداخەوە کاری ناشەرعی لەگەڵا کردبوون کە لە جەریدەی هیلدسهایمە ئەلگێمانی نووسرا بوو کە کەشف بوو کە چەندین جار تەعەدای لە منداڵە کەم ئەندامەکان کردووە. باشە ئەمە یەکێک لە ئەوەکان. لە لەو هایمانە بابن ئەو جێگایانە پیاوێکی 33 ساڵان بە هەمان شێوە چەندین جار کاری ناشەرعی لەگەڵ منداڵەکان کردبوو. باشە ئەگەر بێت و باسی دوو پیاو لە تقریبەن ناگاتە ساڵێک کەمتر بەر لە ئێستاکە دوو پیاوکە لە تەلەڤیزۆن نیشانێدا کە کاری ناشەرعیان لەگەڵ 23 منداڵ کردبووم کە کۆی ئەو تەعەدایانە کە نووسی کە منداڵەکانی اعترافیان کردبووم 271 جار بوو کاری ناشەرعیان لەگەڵ ئەو منداڵانە کردبوو. منداڵ لە ماڵێ ڕای کردووە، حکومە لە دایک و باوی ساندۆتەوە، بار هۆکارێک بێت ئەو منداڵان ئێستاکە لە خانەی داڵدانی منداڵان ئەژن. ئەمەشە وەزعەکانیان. ئەمە جگە لەو تەعەدا گەورانەی کە کار بەدەستە گەورەکانیکەن کە بەڕاستی ئەگەر بێت و بڵێ کار بەدەستەکانێکی زۆر هەنا تەعەدا لە منداڵەکەن لەوانەیە زۆر کاردانەوەی خراپێ بێت با بە ئێمە تێگەیشتن ئەوانە مەلایکەتن، ئەمانە غەدر لە کەس ناکەن، معاشی عالەمەدەن، پارەی بۆ خەڵکە ئەبڕنەوە و پەنابەر وەرئەگرن فلان ئەو هەموو دیکۆرە جوانە وەکو کەلوپەلی مادەی منداڵەکان لە ماڵەکەوە، بەڵام باسی لایەنەکەی تر ناکەن. چەند نمونەیەکتان بۆ باسەکەم بەناوەوە بۆی کە بزانن کە وەزعی ئەو منداڵانە چۆن بۆ لە بەردەستی کار بەدەستەکان جات کار بەدەستی یانەیەک بن یان سەرمادارێک بن یان سەرکردانێک بن. باشە ئەگە کات مەجالمان بدات یەکێ لەوانە تەبعاً باسی هەموو جیهانەکەین بە کوردستانی خۆشمانەوە با بڵێن، بەڵام ئامارەکانی کوردستان لانێ، بەڵام ئازارەکانیان بە ئێمە ئاگات کە لەوێشە بە هەمان شێوە و شێشانە زۆر بوونە. یەکێ لەو پیاوانە کە لاعیبێکی تۆپانەی لێڤەرپۆڵە، ئەتوان بخۆشتان سەیری بکەن کە ئێستا تەمەنی 53-54 ساڵێکە، ناوی پاول ستیوارت ئەڵێت لە تەمەنی 11 ساڵیەوە مدەڕیبەکەم کاری ناشەرعی لەگەڵە کردم، پیاوە کوڕە. باشە ئەڵێ تا ئێستاش تاو کاتە نێوەرم شکایەتی لێ بکەم و ئەڵێ چەندین هاوڕێی ترم هەبوو ئەڵێ کە ئەم کارە ناشەرعی لەگەڵی ئێمە کرد. ئەمە لاعیبە، بخۆشتان سەیری بکەن، لەوانەیە زۆربەتان بشی ناسن. پاول ستیوارت باشە لە لیڤەرپۆڵ لاعیب بوو. پیاوێک لەو ماوەی ڕابردوودا پەرلەمانتارێکی ئەڵمانی بە ناوی زێباستیان ئێداتی، باشە ئەمە کە لە حیزبی SPD بوو، سۆسیال دیموکراتەکان کە حیزبەکانی کوردستانی خۆشمان سۆسیال دیموکراتن، بۆیە بێ ئەوانش ئەم کارانە ئەنجام بدەن لەبەر ئەوەی کۆپی ئەوانن. ئەم پەرلەمانتاران کەشف بووم بەوەی کە مشتری یەکێ لە کۆمپانیایەکانی کاری ناشەرعیکردن بە منداڵان ئەکەن لە جیهاندا. کۆمپانیایەکی کەنەدی لە کەنەدا حکومەت دەستی بەسەر داگرت و کەشف بوو کە ئەمانە وێنەی منداڵان ئەگرن و تەعەدە لە منداڵەکانەکەن ئەو وێنانە ئەفرۆشن بە مشتریەکانیان. کاتێککە چوونە سەر ئەو کۆمپانیایە و ئەو لاپتۆپەکان و دۆسیەکانیان هەموو گرتن، با بڵێن فایلەکانیان، ناوی مشتریەکانیان تێدایە. یەکێ لەو مشتریانە چێ بوو؟ پەرلەمانتارێکی ئەڵمانی بە ناوی زێباستیان ئێداتی بوو کە کەشف بوو لە تەلەڤیزۆن و ڕۆژنامەکان باسییان کرد و بڵاویان کردەوە کە ئابڕوچوونێکی یەکجار زۆر بەوەی کە وێنەی چەندەها وێنەی منداڵانی کڕیوە، ئەو منداڵانەی بەداخەوە کە بێ سەرپەرشتیارن و کە
کەوتونەتە بەردەستی گورگەکان بە ناوی مافی منداڵان هەروەک چۆن ئافرەتان کەوتنە بەردەستی ڕێکخراوەکانی ژنان بە ناوی مافی ئافرەتان کەوتنە دەستی گورگەکان کە چەندین ئافرەت لە کوردستانە وتوێتی دەست بەدەستیان پێکردومە کاتێک لە ماڵی خۆی ڕای کردووە چۆتە خانەی داڵەدانی ئافرەتان لەوێش تەعەدیان لێ کردووە دەست بەدەستیان پێکردووە و ئەوی سۆسیال دیموکراتە دیموکراتینە لیبرالینە ئەبێ هەمان شت بکەن وەکو زێباستیان و وەکو پاول ستیوارت و ئەوەنە پیاوێکی تر کامیان لە دەی هەشتی 2019 خۆی کوشت ئەم پیاوە چێ بوو ناوی ئێپشتاین بوو ئێپشتاین یەکێکە لە ملیاردێرە گەورەکانی برادەری ترامپ کلینتۆن جۆرج بۆش بیل گێتس ڕەفیقی گۆکو کوردەوارە ڕۆح بە ڕۆح بوون جەزیرەیەکی هەیە تایبەت بەخۆی ملیاردێرە لەم جەزیرەیەدا ئەو منداڵانی کە بێ سەرپەرشتیانن بە ناوی ئەوەی کە ژیانێکیان بۆ فەراهەم بێنێت ئەو منداڵان ئەبر لەوێن دەرێ پیاوەتیان پێ ئەکات کاری ناشەرعیان لەگەڵەکات کە ئێپشتاین کە لی کەشف بوو ئیتر هەر لە سزنە خۆی کوشت بۆ چونکە کابراایکی مەشهورە کەمیشن ملیاردێرە و پێشترێش مومەسیل بووە و هاوڕێی هەموو سەکردەکانی جیهانە بۆیە کلینتۆن یەکێک بوو لەو کەسانی کە زۆر برادەری بوو کە سەرۆکی پێشووی ئەمریکا وتی من نەچوومە سەردانی وم نەکردووە خزمەتکارەکەی کە تەمەنی 33 ساڵان وتی من لە 17 ساڵیەوە لای ئەو پیاوە کاری ناشرعیم لەگەڵەکات و ئەبێ لەگەڵ میوانەکانیشی بکەم ئەلێ کلینتۆنیش یەکێک بوو لە میوانەکانی کلینتۆنیش ئەیوت ناقەت نەچوومە ئەمش نە شاعری دەگوتی بەڵێ کلینتۆنیش هاتۆتە ئەم جەزیرەیە بە ترامپیشتەوە باشە کەواتە خۆشەویستەکەم سەیری بکە کێشەکە لەسەر چییە لەسەر ئەوەی ئایا تەعەدای لە منداڵ کردووە یان منداڵ ئەم کەسانەشن سەرکردەمانن و ڕۆژان لەسەر ڕادیۆیەکان و تەلەڤیزۆنەکان و شاشە و ڕۆژنامەکانە قسەکانیان وەرەگرین باوەڕیشان پێکەین ئەمەش فایلەکانیانە ئەم ناوانشتان پێڵم خۆتان سەیری بکەن لە گۆگل لە یوتیوبە بژگەڕە بە دوایدا بگەڕن یەک ناوم هەڵە کرد یەک بەروارێشم هەڵە کرد بڵێ قسەکان هیچی ڕاست نییە باشە خۆشەویستەکانم ئەمەیە سەکردەکانمان سەکردەکانی جیهان ئەمەیە حیزبەکانمان و ئەمێ بەرنامەکانمان و دەنجیشان پێدەین سلاحشان بۆ هەڵەگرین جاسوسیشان بۆ ئۆکەین خزمەتیش ئەپچڕێنین منداڵەکانیشان ئەدەینە دەستیان و کتێبەکانیشان لە ماڵەکانمان هەنا و پەروەردەی قوتابخانەکانیشمان ئەوە هەنا و لەسەر مینبەرەکانیشانێکا کە لە ئەوروپا لە ئەمریکا مافی منداڵ هەیە مافی حیوان هەیە مافی مرۆڤ هەیە مافی ئافرەت هەیە پێشان هەڵ ئەڵێن و لەو لاشۆ چاوەڕێی دەجالین وڵات دەجال هات ئێم شوێری ناکەم تەک بەخێر بینەوە تخوا عیب نییە تخوا عیب نییە باسی دەجال بکەین لە کاتێکەشتا دەجالمان نەناسیوە تخوا نازانین چێ سەرکردەمانە چێ حیزبمانە چ بەرنامەیەکمان لە پێشە باش ئەمە بوختانە ئەمە ئامار نییە جگە لەوەشە ترامپ ئەڵێن لەگە چەندین جا لەگە کچەکانی خۆی نخەوتووە یعنی کچەکانی ترامپیش ژینگەیەکی لە باریان نییە بۆ ژیان کەچی ئێمەش ڕۆژانە گویان لێگرین بزانین تا خۆچیمان بۆ باسەکەن و باسی کوردستانی کرد باسی شەڕی پردەی کرد کاکە ئەو شەڕی پردەیە کورد باسی کوردی کرد چێ بەومان باز بکات ئەوە بەتەمای ئازادی و ئاشتیمان بۆ بێنێ هەر لەم ڕۆژانە وی کە بزانین ئێمەش دیموکراتینە و سۆسیال دیموکراتین لەسەر لێکێ لە دیوارەکانی قوتابخانەیەکی سولێمانی شاری سلێمانی وێنەی هاوڕەگەز بازەکان لێدرا بوو نووسرا بوو کە خۆشەویستی سنووری نییە وەلا ماکادا ئاڵای هاوڕەگەز بازەکان لە بەغدا لە سەفارەتی عێراقی هەڵکرا ئەمریکی هەڵکرا و وردە دێتە سەر شاشەی تەلەڤیزۆنەکانمان و مقابلەیان لەگەڵە کرێتن و ئەم کارە بە یاسایی ئەبێ بشکرێت ئاگاتان لە خۆتان بێ یعنی ئەبێ بە یاسایی بکرێت لەسەر ئەو کەسانی کە پەنجەکانیان شی نەکرد و خێزانەکانیان ئەبرد بۆ دەنگدان و بۆی کە بڵێ بۆ هاوڕەگەز بازی بڵێ بۆ نەمانی خێزان بڵێ بۆ نەخۆشکردنی منداڵەکان بڵێ بۆ لەباربردن بڵێ بۆ جەهەنەم بڵێ بۆ تەعەداکردن لە منداڵان بڵێ بۆ نەمانی ژینگەیەکی لەبار بۆ بەخێوکردن و پەروەردەکردنی منداڵەکان بڵێ بۆ بەقەرزارکردنی وڵات بڵێ بۆ بە کۆلایەتیکردنی منداڵی لەدایک نەبوو کە چەندین نەوە لەدایکە بێت بە قەرزداری لەدایکە بێتن و ئەبێ هەر ڕابکە بە دوای زەریبە و بە دوای ڕسومات و بە دوای تەئمین و نازان فلان و فیساروشتانە ئەو هەموو ژیانە قورسە چاوەڕێکاتن و لەو لاشەوە یاسای جەندەری بۆ دەرچووە ئەبێ هاوڕەگەز باز بێت
ئەبێ ئاشتی خواز بێت ئەبێ دیموکرات خواز بێ ئەبێ سۆسیال دیموکرات بێ ئەبێ لیبرالی بێت لەسەر هەویەکەشی با بنووسێ موسلیمێک کێشەمان لەسەری نییە چونکە قەپێلکێکە لەسەر نووسراوە موسلیم بەڵام نە جیرفانی نە دەستوری نە یاسایی نە وڵاتەکەی نە حیزبەکەی نە پەنجەشینەکەی هیچی نیشانی ئیسلامەتی پێوە دیار نییە بەداخەوە مەخافەتەن ئەن یودریکنیش بگەڕەوە سەر حەدیسەکەی حوذەیفەی بن یەمانە کە ئەفەرمێ وەکونت ئەسئەلوه عن الشەڕ خوا پێویست نییە ئەم حەدیسە وەکو ناوی خۆمان لەبەری بکەین کە فەرمووی ئەترسام بکەمە ناو شەڕ و فیتنەیەکە بۆیە پرسیارم لە شەڕ کرد فیتنەکانی دوای خۆم چی دێن چی بەجێ دێڵێن چی ئاسەوارێک بەجێ دێڵنە دوای خۆماندا خۆشەویستەکانم چی ئەگە لەو مۆزوعانەیە چێ باسە مۆزوعانە ئاکات ئەمە سیاسەتمەدارەکانمان ئەوە جگە لە چەندیش کردووە وەکو دووتخۆ ئەوەیەکی لە بەلچی چی بوو کە تەعەدایەکی لە منداڵان کردووە ئەو منداڵانە کە دایکەکەی ئیشەکات باوکەکەشی دیار نییە جیمی سێڤل کە لە بەریتانیەک بوو سیاسەتمەدارێکی بەریتانیا کە خانوێش تایبەتی دانابوو بۆ ئەوەی کە کاری ناشەرعی لەگەڵ منداڵەکانە بکات باش خۆشەویستەکانم چەندین بەڵگەی تر یان چەندەی بەڵکرد بۆیە کاتەکە با زۆر نەگرم و حاصل ئەڵێ قسە زۆر و کات کەمە ئەوە تیلی بڕاند کە ئەڵمانی بۆ ئەوش بە هەمان شێسە لە سزنە لەسەر هەر لەسەر مەسەلەی کاری ناشەرعی لەگەڵ منداڵاندا و لە زەریدەی فۆکوسە کە نووسرا بوو بە هەمان شێوە کە چەندین تەعەدای کرابوو کە چەندەها منداڵ بزر بوونە تا ئێستاکە و منداڵانەش معاملیان پێکرێت و بازرگانیان پێکرێت لە ئەو دەست و دەستی پێکرێت لە هەموو جیهانە ئینشاءڵڵا هیوادارم کاتم زۆر نەگربن بەڕێزان خۆشەویستەکان ئەو مەوزوعە با بڵێن کورداڵێ ئەم هەویرە ئاوەکی زۆری ئەوێت گرنگ ئەوەیە کە ئەمە بەرچاوڕوونیەک بێت بۆەوەی کە بزانین لە چ سەردەمێکە ئاژین و دەنگ بەچێ دەین یاخود چێ هەڵ ئەبژێرین ئەگەر بین القەوسین ئەگەر هەبژاردن پێڕاست بێتن و چێمان خۆشەوە ڕقمان لە چێیە وەلا و بەڕاکە باسەکەین بزانین لە سەردەمێکە ئاژین بۆی کە بزانین دۆستمان چێە دوژمنمان چێە و بزانین چێ سەرکردەمانە چێ حیزبمانە و چ لە ناوماڵەکانمان ئەگوزەرێ و چ سیستەمێک لە ئارادایە و چ پیلانێک لە ئارادایە و داهاتووی مرۆڤایەتیش بەرەو کوێ ڕوات و سوپاسی لایکاتانەکەم و دووبار دەستخۆشیتان لێکەم گەردەم ئازاکن وەختم زۆر لێگرتبن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه